من ئێستا لە ماڵی ئێوە دانیشتو ئەو ماڵی منیان ماڵی ئێوەیە باشە کە لە بەردەم خاوەن ماڵەکە دادنیشم من تاوان ئێستا ئێوە خاوەنی ماڵەکەن منیش میوانەکەم دەبێت ڕووم زۆر خۆش بێ و زەردەخەنە بکەم و ئێوەش دەبێت زەردەخەنە بکەن بە ڕووی مندا من سەری ڤانەخان دەکەم پێکەنی نم دێڵەندە بە ڕووی مندا پێ دەکەنێ جا دەمەوێت باسی ئەوە بکەین با ڤانەخان دێ قسەمەوە بکە ڤانەخان کە دەرگام کرد لە دەرگامدا دەرگات کردەوە زۆرم پێخۆش بوو پێ دەکەنی ڕوت خۆش بوو عەلەیکومە سەلام و ڕەحمەت الله فەرموو پێت وایە دەبێت ڕوومان خۆش بێ بەرامبەر خەڵک کە دێتە ماڵمان بۆچی ینی لەبەر ئەوەی ماڵی ئێمان پێخۆشیان لەبەرچی دەبێت ڕوومان خۆش بێت چونکە دەبێ ڕووما خۆش بێ لەبەر ئەوەی هاتینە ماڵی ئێوە ماڵی ئێوە چکە ماڵی ئێوەیان پێخۆش بووە باشە ئەی ئەگەر بە ڕوو ناخۆشی و بە وشەی ینی بە ساردی بە خێراتنیان بکەین ڕەنگە پێیان خۆش نەبێوە ڕەنگە پێیان خۆش نەبێ ینی شتێک بوو ئەوە نەخۆشە بڵێ ئەوە نەخۆشیانەوە پێیان ناخۆشە هاتوینەتە ماڵیان لەبەر ئەوەیە وانە دەست خۆش بێ زۆر باشە مایکەکەم دەدەیەوە باشە مایکەکەم بدەوە ئەوە کە مایکەکە ئەوە تا دەست خۆش بێ کو مایکەکە چی لێ هات زۆر باشە کاتێک دڕۆین بۆ میوانداری یەک بابەتی زۆر گرنگەیە پێشەوەی بڕۆن بۆ میوانداری ماڵەکە کە دەزان میوانیان دێت چی دەکەن یەکسەر ماڵەکە پاک و خایەن دەکەن و لەبەرچی پێشوازی لە ماڵەکە دەکەن هەندێک منداڵ هەیە ڕەنگە تەمەنیان بچووک بێ جارێ فێری ئەوە نەبوو بن کە ژووری خۆیان بۆ خۆیان پاکەنەوە دایک و باوچیان زۆر ئاگداری ئەوەن بڕۆ ئێرە پاکەوە بڕۆ ژوورەکەت پاکۆلانە بێنە ژوورەکەت هاوتەمەنەکانی خۆیان دەڕۆنە ژوورەکان یان بۆ ئێرەت پیس کردووە هەندێک شت هەیە کاری خۆمانە دەبێت خۆمان بیکەین وانە